30 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی هاتنە سەر حکمی دەسەڵاتێکی خزمەتگوزار و ئازادی خواز لە هەرێمە ئازادکراوەکەی خۆیاندا دەکەن. هەرێمێک دەیان ساڵ تاک بە تاکی خێزانی کورد قوربانی لە پێناودا بەخشیوە کەچی یەک بە یەک کابینەکانی حکوومەتی هەرێم بەرەو خراپتر هەنگاو دەنێن و ئەو نەهامەتیانەش کە دوژمنان نەیانتوانی بەسەر گەلی کوردی بهێنن دەسەڵاتی کوردی بەسەری هێنان. 30 ساڵە حکوومەتی هەرێم لەگەڵ سەرهەڵدانی ناڕەزایەتی هاوڵاتیان بۆ خواست و داواکاریە سەرەتاییەکان یەکەم هەنگاو پەنا بۆ هێز و توندوتیژی دەبات تا دەنگی خەڵکی کب بکات لەبری ئەوەی گوێ لە داواکاریەکانیان بگرێت و بە چاوی هاونیشتیمانی بوونەوە خواستە ڕەواکانیان جێبەجێ بکات. کۆمەڵگای کوردی گیرۆدەی دەستی دەسەڵاتێکی نەخوێندەوار و عسکەرتاریەتە کە ئامادەنیە مل بۆ سەرەتایی ترین مافی چین و توێژە جیاوازەکان بگرێت. هەرجوڵانەوەیەکیش بە ناوی دەستی دەرەکی و پاساوی دیکەوە سەرکوت دەکات چونکە دەزانێت پاشەڵی خۆی لە حکومڕانیدا چەند پیسە و هێزی گەلیش بۆ ڕاماڵینی دەسەڵاتی چەندە گەورەیە. لە ماوەی ڕابردوودا مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست و قوتابیان لە ڕێگەی ناڕزایەتی و خۆپیشاندانی مەدەنیەوە داوای مافی خۆیانیان کردووە. لە کاتێکدا حکومەت دەسەڵاتی جێبەجێکردنی خواستەکانیانی هەیە بەبێ ئەوەی ببێتە بارگرانی لەسەر شانی، بەڵام چاوچنۆکی بەرپرسان بۆ تاڵانکردنی سامانی گشتی و غروریان ڕێگەیان پێنادات ئاور لەو چین و توێژانە بدەنەوە. بەشێکی بچووک لە داهاتی ئەم نیشتیمانەیان پێ ڕەوا نابینن، بەڵام خۆیان سەدان کۆمپانیا و دەیان ڕێگای قاچاقچێتی و دامەزراندنی لەشکرێک بندیوار و چەندین ڕێگای دیکە بۆ تاڵانکردنی داهاتی ئەم وڵاتە بەکاردەهێنن. دەسەڵاتی کوردی تەنانەت لە مردنی هاوڵاتیانی خۆیشی بێباکە، ئەوە تا هەزاران هاوڵاتی خراپترین ڕێگاکان بۆ بەجێهێشتنی کوردستان دەگرنە بەر کەچی حکوومەتی هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکانی هیچ باکیان پێی نییە و ئامادەنین بچووکترین چاکسازی لە حکومڕانی خۆیاندا بکەن تا چیدی خەڵک لە دەستی ئەوان سەری خۆی هەڵنەگرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان کە زۆرینەیان منداڵی خێزانە هەژارەکانن و 8 ساڵە حکوومەتی هەرێم سەرەتایی ترین مافی لێزەوت کردوون کە دەرماڵەیە خۆپیشاندانیان دەست پێ کرد کەچی حکومەت بەو هەموو داهاتەوە کە لەسەر چاوەی جیاوازەوە دەستی دەخات ئامادەنیە ئەو مافە بچووکە بۆ قوتابیان بگەڕێنێتەوە کە مانگانە کەمتر لە 10 ملیار دیناری پێویستە. ئەمە لە کاتێکدایە تەنیا بەهۆی بازنەدانی کۆمپانیاکانی خۆیان و قاچاقچێتیەوە 10 ملیار داهاتی هەرێم بەهەدەر دەدرێت. دەسەڵاتی هەرێم لە بری چاکسازیکردن و گێڕانەوەی ئەو مافە بۆ قوتابیان خێرا پەنای بردە بەرتوند و تیژی و چاواشەکاری و ڕەشبگیری و تۆمەتی بێبنەما لە دژی ڕۆڵەکانی ئەم میلەتە. لە ڕێگەی چەندین میدیای سێبەرەوە کە بە داهاتی تاڵانکراوی ئەم وڵاتە بەڕێوە دەچن هەوڵی بەلا ڕێدابردنی داخوازی ڕەوای قوتابیان دەدەن و تۆمەت دەدەنە پاڵیان لە کاتێکدا پێیان شوورەیی نییە خۆیان نیشتیمان بفرۆشن و هێزی دەرەکی بۆ یەکتر بهێنن. بەڵام دەسەڵاتداران و حکوومەت دەبێت لەو ڕاستیە تێبگەن چاواشەکاری و سەرکوتکردن تا سەرفریایان ناکەوێت، بەڵکو ئەوەی دەتوانێت لە تووڕێی گەل ڕزگاریان بکات تەنیا چاکسازی ڕاستەقینەیە و ملدانە بۆ داواکاری ڕەوای خەڵک.